بەڵێ لەسەر بەجێهێنانی فەریزەکانی حەجی ئەمساڵ و بزانین ڕێوڕسمەکان چۆن بەڕێوە چووە بەڕێز شێخ نیاز نەقشبەندی بەڕێوەبەری گشتی حەج و ئەمرەی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت گفتوگویە باسی لەگەڵ دەکەین. جەنابی شێخ شەوتان باش، گەلێک سوپاس بۆی ئامادەن لەگەڵمان و جەژنتان پیرۆز بێ. دەمانوێت بزانین ئەم ساڵ ڕێوڕسمەکانی فەریزەی حەج چۆن بەڕێوە چوو، چ جیاوازێکی هەبوو لەگەڵ ساڵانی ڕابردوو؟ زۆر سپاس جەژنی ئێوە و جەژنی سەرجەم بینەرانی کەناڵی بیستار پیرۆز بیاخوا هیوادارین ئەو جەژنە بێتەمای خێرخۆشی بۆ سەرجەم گەلانی هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان. سپاس بۆ خوای گەورە دوای ڕۆژی ئاوەتان و ڕۆژی عەرەفە کە دوێنێ بوو حاجیانمان بە سەلامەتی ئەوەرتیان درێژە کرد و دوێنێ شەو بەرەو مزدلفە بەڕێکەوتین و لە مزدلفەش الحەمدوللا بەسەرکەوتووی ئەفەکیان جەمەجێ کرد و دوایی بەرەو جەمرەی عەقەبەی گەورە جەمرەی عەقەبەی گەورەشیان ئەنجامدا بەسەرکەوتووی. ئەمڕۆ ئێستا ئەو لەحظەیەکە خەزمەتتان دەکەم لە مینا حاجیان ئەرکی پرۆسەی حەجێ بەجێ دەکەن ئەو شەو لە مینا دەمینەوە بەیانەیەکی ئینشاءالله هەر لە مینا دووبارە ڕەسمی عەقەبەکان دەکرێت یان جەمەراتەکان دەکرێت و دوو بەیانیش کۆتا ڕەسمی جەمەراتەکان دەکرێت و کۆتایی بە ئەرکە ئاینیەکەی پرۆسەی حەجی ئەم ساڵ دێن ئینشاءالله بە سەلامەتی. ئەوەی جێگای خۆشحاڵیەتە ئێستا پرۆسەی حەجی هەرێمی کوردستان شان بەشانی وڵاتانی جیهان وەکو ئاماژان پێداکە ژمارەی 150 وڵاتی دنیا بەرزاریان لە پرۆسەی حەجی فرانسەزیە پرۆسەیەکی سەرکەوتوو بووە. حاجیان لە کەشێکی ئارام و ئاسوودە ئەرکەکانیان جێبەجێ دەکەن و بەڵامەوەی کە جێگای دوعا و پاڕانەوە جێگای نیگەرانی ئێمە بۆ دوای ڕازیبوونمان بە قەدەری خوای گەورە سێ حاجی هەرێمی کوردستان شۆکی دواییان کرد. دوو حاجیان بەر لە ڕۆژی بەر لە ڕۆژانی ئەکەکەیان بەر لە ڕۆژانی عەرەفە بەهۆی نەخۆشی و کەسبایان کرد. ئەمڕۆ ئێوانەش بەداخەوە حاجی فکری هەرێمی کوردستان بەهۆی داوێکی هاتوچوون لە عەزیزەی جنوبی لە شاری مەککە بەهۆی پێکانی سیارە لەگەڵی گیانی سراد و ئێستا سەرمەکەی لە نەخۆشخانەی دوورە وتمە داریەکانم ڕاستپاگیرە لە شوێنی جەنازەکەی خوا لێ خۆش بۆ حاجی حەسەن حەمەد ساڵحی کە خەڵکی دەربەندیخانی ئیدارەی گەرمیانە داواکارم لە خوای گەورە خوای گەورە سەد و ئارامی بە کار و خانەوادە و جەزا و ئەوای خوا لێ خۆش بوو سەرجەم خوا لێ خۆشەکانی کردی پرۆسەی حەجی ئەمساڵ باشی بەرین. بەلێ سلااو و ڕێز شێخ 4865 حەجی ji herêma Kurdistanê hûn çûn ferezata hecê Xwedê qebûl bike û rehma Xwedê li wan heciyan be. Her sê hecên herêma Kurdistanê û jiyana xwe ji destan wekî din rewşa we çawaye selametin pêşwazîkirina heciyên herêma Kurdistanê li ferezata hecê çawa bû Şêx Niyaz? الحمدلله هیچ کێشەیان گرفتێکی ئەو تۆ نەهاتە بەردەم حاجیانی هەرێمی کوردستان کە بێتە هۆی بەدرێنەکردنی ئەرکە ئاینەکانیان ئەداکردنی نزیکەکانی حەج بەبێ کێشەی گرفت و لە هۆی خزمەتگوزاریەکانەوە حاجیانی هەرێمی کوردستان لە کەسێکی ئاسوودەدانەوە تیمەکانی ئێمە تیمەکانی ئیداری کارگێڕی و تیمەکانی پزیشکی هەرێمی کوردستان و تیمەکانی ئاینی و هەرەکان هەر هەمیان بە ڕۆحێکی زۆر لە خۆبەری و دروستەوزانە و مادنە ناسانە لە خزمەت حاجیانی هەرێمی کوردستاندا ئەرکەکانیان جێبەجێ دەکەن. ژمارە حاجیانی هەرێمی کوردستان ئەم ساڵ 5 حاجی بوو دیکەری جێگای دەستخۆشیە بۆ دوو لایەکە توانیانە بە ئەرچیخوان هەڵبستن و
الحمد لله جورنا حاجان مان في شغل في الناس في وين ببراود بصارات عم بدو أو كان يعني كان الآن حكومة الإنسان أو كذا له حاجان وهذا يعني ذات خاصة مربلات أمر الإنسان أو خدماته عشان كان يعني كبرجت يعني كذي وقرأنا حاجان كين حاجان لكن وهذا زي الشيء شغل بله هذا الشيء شغل في وأنا بوا يعني كان بودي زرب شيء فكرة وكان ذا زعم مثلا كنت هذا زۆر باشە دەمانوێت بزانین کەی دەگەڕێنەوانێ و ڕێوڕسمی گەڕانەوە چۆن دەبێت هەموو شکانی هەم ئاسمانی بەجێرەی خستەی سەرەتایی کە بەدەست ئێمە بیستووە بە ڕێگای پەیوەندی تەلەفۆنی ئێمە و دەستەی بە ڕای حەجە خستەی گەڕانەوەی حاجیان و خستەی بەڕێکردنیان لە کوردستانی شێوە لەلایەن دەستێماڵی حەجە عێراقی دیار دەکرێت بەجێرەی خستە میدیاییەکە کە بە ئێمەیان وتووە حزب خوای گەورە یەکەم کاروانی حاجیانی لەکەناوانی کە بە استعانة في حق طريقة ثاني مكان بروا مدينة وبروا سلطان العراق وبروا هرم كردستان حزب الله بسلامة في أمن في حق حاجان السالمان لشاهد هرم كردستان من مدينة ثانية وأوامر كمرجاي رياض يتم تشجيع جرانا حاجان هندوستان حق مان بيتواتا حق مان ان شاء الله حاجان هندوستان لا تم تشجيع حاجان هندوستان وانا تم تشجيع ملي جالكس با شيخ نياز نقشبندي ريفا بري گشتي حج و عمرية حريما كردستاني جي عربستان السعودية القلمة